بڕیاری گواستنەوەی خوێندنگە ئاینیەکانی سەر بە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بۆ سەر وەزارەتی پەروەردە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ناڕەزایی ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی لێکەوتەوە. ژمارەیەک لە بەڕێوەبەری خوێندنگاکان و مامۆستایانی ئاینی بەوە مەبەستە سەردانی پەرلەمانی کوردستانیان کردو لەگەڵ سەرۆکی پەرلەمان و لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی کۆبوونەوە و یاداشتێکی ناڕەزاییان بە ئیمزای 400 مامۆستای ئاینی دایە سەرۆکایەتی پەرلەمان. هاتی نووسمان مەرجعی قرار لە کوردستانە کە پەرلەمانی کوردستانە ئەو بڕیارەی کە دراوە بە نیسبەت مەداریسە ئیسلامیەکانەوە کە بخرێتە سەر وەزارەتی پەروەردە یان پەیمانگاکان بخرێنە سەر وەزارەتی تعلیمی عالی، ئەوە بەلای ئێمەوە بەبێ دیراسە و توێژینەوەی تەواوەتی کراوە لە بەرژەوەندی باڵای مزگەوت و مەدرسە پیرۆزەکانمانە نییە. لە ئێستادا زیاتر لە 5,000 خوێندکار لە خوێندنگا و پەیمانگا ئیسلامیەکان دەخوێن و ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیرانیش ئەم ساڵی خوێندن ناگرێتەوە. لای خۆشیەوە زێگری سەرۆکی لێژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوەدا کە لەگەڵ داواکاری مامۆستایانی ئاینیدان. ئێمە دیارە لە نزیکەوە جۆمان لێگرتوون و لە ڕاستیدا هاوڕاین لەگەڵیانە و ئێمە بڕیاریشمان داوە لەلایەن خۆمانەوە و وعد و بەڵێنیشمان پێداون کە لە ڕۆژانی ئایندەدا بە وردی متابعی ئەم بابەتە ئەکەین. لەلایەن خۆشیانەوە ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی وەزارەتی ئەوقافیان بە هۆکاری دەرکردنی ئەو بڕیارە و دروستبوونی کێشە و گرفت لە نێوان خوێندنگە ئاینیەکان دانا. ئەوقاف یەکێک بووە سەبەبی ڕئیسی دروستبوونی گەندەڵی بووە لە ناو قوتابخانە ئاینیەکانە. ئەو کێشە و گرفتی بۆ ئێمە دروستکووە، ئەو کادری نائەهل و خەڵکی ئیرهابی و تیرۆریست و هەروەها بێتەوە خەڵکی ناپرۆفیشناڵی هێناوە و ئینتاجی فکری ئیرهابی کردووە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 40 خوێندنگە و 6 پەیمانگای ئیسلامی بوونیان هەیە و سەرەتای دروستبوونیشان بۆ ساڵی 2005 دەگەڕێتەوە. ئومێد سۆمانی، NRT هەولێر.